محمود دەروێژ یەکێکە لە گەورەترین شاعیرانی سەدەی بیستەم و بە شاعیری نەتەوەی فەڵەستین دادەنرێت و بەهۆی بەرهەمەکانیەوە چەندین خەڵاتی جیهانی بەدەستهێناوە. لە ئێستادا کۆڕێک بۆ یەکێک لە قەسیدەکانی بە ناوی کورد جگەل لە بە چی شک دەبا کە بێگومان ئەمە لەلایەن کۆمەڵێک لە نووسەران یاخود بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە نووسەران و ئەدیبانی کورد ڕێکخرا. یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر کۆڕێکی بۆ دکتۆر عەلی عەبدوڕەحمان لەبارەی وێنەی تاکی کورد لە قەسیدەی کورد جگە لە با چی شک دەبای شاعیری عەرەب محمود دەروێژ ڕێکخست. لە کۆڕەکەدا چەندین پارچە شیعری خوێندەوە کە لەلایەن محمود دەروێژ لەسەر کورد نووسراوە. ئەیوب عەلی مامۆستای زانکۆ لە لێدوانێکدا بۆ کورتسات مەگەزین باسی لە ناوڕۆکی شیعرەکان کردووتی لە چەندین تەوەر و بابەت باز لە تاکی کورد دەکات و وەک شاعیرێکی عەرەب. باز لە کەسێتی تاجی کورد دەکا لە شعرێکی محمود دەروێژ کە ئەو شاعیرەیە ئەو شعرەی لە بۆ سەلیم بەرەکاتی ڕۆمانوس و شاعیر ناوزاری کورد نووسیوە. لەوێندەر لەو شعرەیدا هەڵوێستێکی ئیجابی هەیە بەرامبەر بە کورد، وەلەو محمود دەروێژ قەسیدەیەکی تری هەیە لە بۆ کوردستان وابزانام لە شەستەکانی سەدەی ڕابردوو بووە بەداخەوە ئەو دەقە شعرەی لە دیوانەکەی دەرهینا، بەڵام ئەو دقەی بەو دوایەی دیارە مەوجودە کە دکتۆر عەلی ئیشی لەسەر دەکاتن. بەڵام ئەگەر بینە سەر لایەنێکی تر وێنەی تاچی کورد تەمەشا بکەین لە ئەدەبی عەرەبیدا یاخود لە دەقی عەرەبیدا ئەوزە چ شعر بیت چ ڕۆمان بیتن دەبینین بەداخەوە کەسێتی کورد وا وێنەکرا بە شێوەیەکی نەرێنی یعنی سلبی یعنی ئیجابی نیە، یعنی کەسێتی کورد زۆر ناشرین وەسف کرایە هەم لە دەقە شعرەکان هەم لە دەقە ئەدەبیەکاندا. بۆ نمونە دەبینین تاشی کورد وە وێنەکرا کە کەسێتێکی لاوازە یان لە ڕووی عەقلیەوە کەم عەقڵە یاخود بە شێوەیەکی وە بە وێنەیەکی گاتەجاری وێنەکرایە. بۆ نمونە لە ڕۆمانەکانی الرجع البعید و هەروەها لە ڕۆمانی المەسەرات والأوجاعی فؤاد التەکەرلی کە ڕۆمانوسێکی عێراقیە بە شێوەیەکی بەداخەوە زۆر سلبی وێنەی تاجی کوردی کردیە وجا بە شێوەیەکی گشتی بەو شێوەیە تاکە شەخص تاکە شاعیر کە وێنەی تاجی کوردی کردووە زۆر زۆر بە ئیجابی باسی کردووە و هەڵوێستیشی نەگۆڕ بووە. ئەویش محەممەد مەهدی الجەواهریە.